والله بو ظلم هاتوه أما قدر مالك من كابرايكم معاديتي بعد حتى دو ساعة ما نوصل خزانم مالك أو باري نيمة باري حكومتي هربينا دبل من خواربا بيجي بعيد على أو كهرباء كم بيجي بعدي يشتغل 5 مليون قرضنا چەند بوهاتۆ پارەکە؟ والله أنا مليونك 200,000 400 بقرأ خيراري مني أو خيراري نازل لا والله أما ظلم أما ديكتاتورية أما زحاكية أما فرعونية أما أو خافي خوش نبي أما ناكري ونبوه هاتوونا ڕزای دەربڕین بەرامبەر ئەو سیستەمە ناعەدالەتیەی کە بەلای ئەوانە و سیستەمێکی ڕێکوپێکە سیستەمی پێوەری ئاو بۆ ماڵان بەڕاستی ئەوەی کە پێوەری بەستاوە هەر غرامە کراوە ئەوەی پێوەری نەبەستاوە هەر غرامە کراوە من حەزەکەم وەکو نوکتەیەک شتێکتان بۆ بجێڕمەوە زابتێک جوندیەکی عقوبەدا بوو لەسەر یەک پاگراوەستا بوو زابتێتر لەو لاوە هاتبوو توی پایەکەی ترشت هەڵبڕە ئێمە ئەو هەمان لاتەوە ئەوەی پێوەری بەستاوە غرامە کراوە ئەوەی پێوەری نەبەستاوە غرامە کراوە وەختی خۆی کە ئێمەیان داناوە لەوێ وتیانە ئاو کارەبای ئەنفال بێ بەرامبەرە ئەمە یەک دووهەمی سەکەنە ماڵ بە ماڵ تێکەوتە پێوەرمان بۆ بەسن پێوەرەکەیش و ئەو کەسەی بەسێ مێشکی هەڕم بەخوا بەتفەن خۆم تەقەیریەکەم با بمگرن من نوێنەری ئەنفالم هەموو ئەنفال ئایدی خۆمە ئاوی ئێمە جاری وای هەفتەونی و ئاومان نییە ئەم هەفتەونی و ئاومان نییە پێوەرێکیشە بەسن هیچ ناخوێنێتەوە داوای پارەوەکە